سەبارەت بە کارداناوەکانی ڕووداوەکەی پاریس لەگەڵ بەڕێز ئازاد مستۆفی ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە لە پاریسەوە لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەین. بەڕێز ئازاد مستۆفی ئەم کاتتان باش. جگەر لە کاردانەوەکان دەمێ لەوە بپرسم کە ئێستا ڕەوەندی کوردی و هەروەها کوردیش لە کوردستان دەپرسن دەڵێن ئەو ناوچەیە کە ئەو هێرشی تێدا ئەنجام دراوە تەنها کوردی تێدا نییە، زۆر نەتەوەی دیکە لەو ناوچەیە هەن. ئەگەر مەبەستەکە دژایەتیکردن و هێرشنە بۆ سەر کورد بۆ سەر نەتەوەیکی دیکە ئەنجام نەدراوە. پرسیارێکی زۆر بەجێیە، چونکو ناوچەی دەی پاریس شوێنێکە زۆربەی نەتەوەکانی تری کە لە شارەکانی تری فەڕەنسا هەن لە وڵاتی فەڕەنسا هەن لە پاریس لەو گەڕەکە نیشتەجێن، یعنی گەڕێکێکە فرەنەتەوە. بەڵام ڕێک لە دەهەمین ساڵیادی تیرۆری سیاسی سەکینەجانسز و هاوڕێیانی هەر لەو شوێنە بە دیاریکراوی ئەچن ناوەندی ئەحمەدکایە کە خۆمان نەزانین ئەحمەدکایە بە چ شێوەیەک خۆی هاتە دەرۆ لە ترسی فاشیزمی تورک. ڕێک لەو شوێنە دێن ڕۆن کەسانێک تیرۆر ئەکەن کە ئەمانە چالاکی ژنانن کە هونەرمەندن. بەڕاستی هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە ئەگەر بمانەوێت بە هەر نوعێ بڵێن ئەم تیرۆرە سیاسی نییە، بە تەواوی دەستنیشان نەکراوە کە من پێم وایە تیرۆرێکی سیاسیەوە زۆر بە وردی دەستنیشان کراوە کە ئەم کەسە ئاراستە بکرێت بۆ تیرۆرێکی بەمنەوە. بەڵێ کەینتان چییە؟ با بڵین بۆ چونتان چی سەبارەت بە کاردانەوەکانی دوای ڕووداوەکە و تا دوایین جار کە پەیوەندیشی تەلەفۆنیە لە نێوان وەزیرانی دەرەوەی تورکیا و فەڕەنسا کە داوا لە وەزیری دەرەوەی تورکیا دەکرێت کە دەبێت تورکیا پەکەکە و کوردەکانی دیکە لە یەکجیا بکاتەوە. ئەو پەیوەندی تەلەفۆنیە کە کراوە لە میدیای فەڕەنسیشە دەنگی دایەوە، بەڵام لێرە چەند باسێک دێتە ئاراوە. ئایا تورکیا هەرگیز هاتووە ئەم جیاکاریە بکات؟ تورکیا لەبەر ئەوەی کە کورد بە هەر نوعێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێت قەتڵعامی بکات لە ناوی ببات بیانووی پەکەکە ئەگرێت. ئێمە لە بیرمان نەچێتۆ لە 2018 کە هێرشی کردە سەر ئەفرین و ئەو جنایەتە زۆرەی کە من ناڵێم ئەمە راپۆرتەکانی کۆمسیۆنی مافی مرۆڤ بۆ نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ کە تورکیا لە ئەفرین چەندێک جنایەتی گەورەی کردووە، یعنی خەڵکی لەوێ ناچار کڕۆژێ و حاڵی خۆیان بەجێ بێڵێن، ئافرەتی بە تەمەنی شکەنجە کردووە، بە بەرچاوی کۆمەڵێک خەڵکۆ دەستدرێژی کەوتە سەر مناڵ. 30 ئافرەت بەس لە 2020 ناویان هەیە کە ئەمە دەستدرێژیان کراوەتە سەر لەوێ لەلایەن تورکیا و ئەو هێزانی کە سەر بە تورکیان تەنانەت ناوی گۆڕەکانی گۆڕیوە، تەنانەت دارە زەیتونەکانی ئەوەی دزی خۆ ئەمانەی تر پەکەکە نەبوون. بۆیە ڕای گشتی لەسەر ئەوەیە کە ئەم تیرۆرێکی سیاسیە هەرچەند فەڕەنسا ئەوێت وەزعەکە هێمن بکاتەوە، چونکو گلەیەکی زۆر لە دام و دەستگەی فەڕەنسا هەیە، لە دام و دەستگەی دادوەری، لە دام و دەستگەی تەناهی لە خودی دەوڵەتی فەڕەنسا. هەرەوەی کە وەزیری دەرەوەی فەڕەنسا دەیڵێ ئێمە دڵنیایی ئەدەن کە دیپلۆماتەکانیەوە هیچی لێ نایێت، یعنی خۆیان ئەزانن لەم نێوەیە چێ تاوانبارە. بەڵێ دەتوانین بڵین ڕەگەزپەرستی لە ئەوروپا پەریساندۆ یاخودنا لە هەموو وڵاتانی ئەوروپانە، بەڵام ئەم ڕەگەزپەرستیش ئەگەر بمانێت لەم بەرنامایە باسی بکەین پێم وایە تۆزێک کاتی ئەوێت. تەنیا من ئەو ناتوانم بڵم هەندێکیشی ئەم شتە دوولایانەیە، یان لە خۆڕە ئەم ڕەگەزپەرستیە نەهاتۆتە ئاراوە. هەر چوارشەممە ڕابردوو بوو کە مزگەوتی گەورەی موسڵمانەکان لە پاریس باسی ئەوەی کرد کە سکاڵایەک تۆمارەکە لەسەر نووسەرێکی فەڕەنسی کە بۆ لێدوانێک لە گۆڤاری فخۆ پاپیولێر ئەڵێت موسڵمانەکان یا واز لە هێرشکردن و دزی بێنن یا لەم وڵاتە بەجێ بێڵن. خۆی یعنی بابەتی ڕەگەزپەرستی بەس ڕەگەزپەرستیەکە نییە، هەندێک کردداری پەنابەرەکانیش هەیە لێرە. بەڵام بابەتی کورد لە ئەوروپا لەمە زۆر جیاوازە، چونکو
دۆسیی کورد بەتایبەت لە فەڕەنسا دۆسیەکی بێقڕەیە هەتا ئێستا لەگەڵا بێت کوردەکان بەشێک بوون لەو پەنابەرانەی کە لێرە هیچ کات گرفت نەبوون بۆ دەوڵەت هیچ کات کێشەیەکیان بۆ دەوڵەت نەناوەتەوە هەر کاتێ داوای مۆڵەتی خۆپیشاندانیان کردەوە بە ئاسانی پێیان درراوە خەڵکانێک لێرە خەریکی کاری کولتورین خەریکی کاری سیاسی خەریکی ژیان و بژیوی خۆیانن کەسانێک نین کە تێکەڵی هەندێک کاری نایاسایی بەڕێکخراوی بوو بێتن. بەڕێز ئازاد مستەفی ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی لە ڕێگەی سکایپ لە پاریسەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆ ئێوە.